زبڵدانەکان پڕبوونە، خۆڵ و خاشاک و پاشماوەی فرێدرا و لەسەر شەقامەکان کەوتووە. ئێرە ئیدارەی سۆرانە. کارمەندانی ژینگە پارێز بەهۆی پێنەدانی موچەکانیان لەلایەن کۆمپانیاوە بایکۆتی کارەکانیان کردووە و دەڵێن تا موچەمان پێنەدرێ شار پاک ناکەینەوە. بە 100% ئەو فەقیرانە کەمانیان گرتیە کە داوای حەق و مافی خۆکەن، دیارە زوڵمەکی زۆریان نێکرێ هاو شێوەی هەموو فەرمانبەرەکان، یعنی هیوادارین حکومەت بە خۆدا بچیتەوە، یعنی چاوەکی و فەقیرانە دابچێشیتن، ئەو کرشەی یعنی سیمایەکی جوانتر بێختنە ئەو شارەی. ئەگەر شتێکی وا بکەن یعنی شتێکی یعنی لۆ خۆی ئەکا، لۆ ملەتی خۆی ئەکا، یعنی لۆ دەوڵەتێکی دیکە ناکە، شتێکی زۆر باش ئەگەر شتێکی وا بکەن. هیوادارین پەیاممان بکات. وڵاهی تا ڕادێکی زۆر دیمەنوشتیانی شاری ناشرین کردی و هیوادارین حکوومەتیش هەروەها پێداچوونەوەی لەو کارمەندانە بکەکەوە لە ئەو ئیشی پاکردن و شتیوانەکەن. هیوادارم بڕەکە حسابیمان دیبوون شتیوانە بکەن، ئەوانەش زیاتر لە خەمی ئەو کۆمەڵگا شتیوانەدا بنشین کە کەشمان لەو زیاتر خاوێنکەنەوە. کارمەندانی ژینگە پارێز یەکێکن لە چینەما بخوراوەکان و موچەیەکی کەمیان پێدەدرێ، لە بەرامبەریش کاری زۆر و قورسیان پێدەکرێ. ئەگەرچی بیانویەک نییە بۆ پێنەدانی موچەی ژینگە پارێزان، چونکە مانگانە پارەی زبڵ لە دوکانەکان وەردەگیرێ کە کەمترینی 10,000 دینارە، بەڵام زۆر جار موچەیان پێنادرێ و دوا دەخرێ. ئەم کێشەیە هەر ناوە پەیداچی بەنا ئەو کوچە کۆڵانە و بەنا ئەو بازاڕەدا ئەچی بەڕاستی دەبی لوتی خۆت بگری، خۆت بپارێزی، یان سیمایەکی زۆر ناشرین ئەدا بەم شوێنە گەشت و گوزاریە. شتێکی زۆر ناشرینە، حەق وایە حکومەت پێداچوونەوە لێکۆڵینەوە لەو کەسانە بکە کە کەم تەرخەمە و ئەگەر لە خۆشیتی با چارەسەر بکە. هەر ئەو پارەی کە لە دوکانداران وەرەگیرێت لە بەرامبەر ئەم زبڵ و خاشاکە هەر بداتەوە بەو کۆمپانیای بەڕاستی پێبڕێسی هیچ کێشەی نامینێ. ساڵانێکە ئیداری سۆران نەیتوانیوە گرفتی موچەی کارمەندانی ژینگە پارێز چارەسەر بکات. بەهۆی پێنەدانی موچەکانیشیان ساڵانە چەند جارێک بە ناچاریمان لە کارکردن دەگرن کە لە ماوەی چەند ڕۆژێکدا شار دەگۆڕێت بۆ زبڵدانێکی گەورە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.